بەڕێزان بەردەوامین لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی ناوچەکەدا باز لە ڕەوش و دۆخی کورد دەکەین. ڕەوشی کورد چۆنە؟ کورد دەبێت چی بکە؟ چۆن ئامادەکاری بکە بۆ گۆڕانکاریانی لە ناوچەکە ڕویان داوە؟ ئایا هیچ پەیوەندیێکیان بە کوردەوە هەیە و ئەوەی لە سووریا هەیە ئەزمونونەکەی ڕۆژاوای کوردستان، ئەوەی لە باکووری کوردستان پرسیاشتی ڕووی داوە، ئێمە لە باشووری کوردستان چۆن ئامادەکاری بکەین بۆ گۆڕانکاریانی لە ناوچەکە ڕویان داوە؟ کورد دەبێت چی بکە؟ وەڵامیان پرسیارە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا حەسەن واژی ڕووناکبیر ڕاستەخۆ لاولێرەوە لەگەڵمانە. مامۆستا حەسەن سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. بە بڕوای تۆ لە چوارچێوەی گۆڕانکاریانەی لە ناوچەکەدا ڕویان داوە، چی بۆ کورد تێدایە؟ سڵاو ڕێز و حورمەت، ماندوو نەبن، هیوام دەشساغی و تەندروستیتانە. سپاس. دەنگم هەیە؟ بەڵێ بەڵێ گوێمان لێتە فەرموو. دیارە و گۆڕانکاریانی کە لە ناوچەدا ڕوو دەدەن، ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاریی پتر نێودەوڵەتین، دوجار ناوچەیی و ناوچەکە لە چاخی گۆڕانکاریەکانی نێودەوڵەتیدایە بە پێی هەموو ئاماژەکان و متغیرە ناوچەیە و نێودەوڵەتیەکان. لەوەی کە ڕوو دەدا لە ناوچە سەرەکیترین و گەورەترین نەتەوە کە تا ئەوڕۆ بێدەوڵەتە و بێمافە گەلی کووردە، بەڵام کێشەکان لەگەڵ گەلی کورد لە ناوچەدا کێشەی گەورن و پرسی کورد پرسێکی مێژوویە، سیاسیە، کولتوریە، کۆمەڵایەتیە. ئەو پرسی کورد پرسێک نییە کە بکرێ بە دوو ڕۆژ یا لە گۆڕانکاریی کە لە ناوچەدا ڕوودا یەک ڕۆژ یەکلابیتەوە. دەپێشدا چارەسەرەکە لای گەلی کووردە، لە هزری کووردا، لە بۆچوونی تاکی کووردا، لە خوێندنەوەی کورد لە چارەنووسی خۆی لەوەی کە لە ناوچەدا ڕوودەدا. بەڕای من ئەوەی کە ڕوودەدا بە کوردی، بەشی کوردی تێدا، پشکی کوردی تێدا، کورد پشکی شێری بەردەکەوێت، بەڵام پرسی کورد لە چاخی گۆڕانەکاندا نییە. یعنی پرسی کورد جۆرێک گرێدراوی گۆڕانە ناوچەی و نێودەوڵەتیەکانە، بەڵام تا ئێستا کورد خۆی نەبووە بە فاکتەری سەرەکی و نەبووە بە مەوزوعی سەرکی لەبەرەوەی کورد پێویستە خۆی خوێندنەوەیکی ئاکادیمی بۆ بکە، خۆی لەسەر پرسەکە چاوکراوەتر و ژیرانەتر مامەڵە بکە و هەنگاو بنێ لە پێشدا ناوماڵی خۆی دوجار لە مامەڵەکردن لەگەڵ هێزە ناوچەیی و نێودەوڵەتیەکاندا. کە دەڵێی کورد ورتر، ژیرانەتر مامەڵە بکە، بەسی چیە لەوەی ورتر ژیرانەتر مامەڵە بکە؟ پێشتر وتت گۆڕانکاریەکە بن لە هزری کورد خۆیەوە بێ، بەبەستی چیە لەوە؟ ئەو شەڕی کە لە ناوچەدا هەیە بەڕای من شەڕی چەمکەکانە، پێناسەکانە، شتی گەورن، دیارن، بەرچاون و لە ڕاستیدا دوای هەڵوەشانەوە یا ئیکسپایربوون و کۆتایی هاتنی گرێبەستە گەورە نێودەوڵەتیەکان لە ساڵی 2023 تا 2030 دنیا خەریکە هەنگاو دێنێتە قۆناغێکی نوێ، دنیایەکی نوێ، نەخشەیەکی نوێ، عەقڵیەتێکی نوێ، جۆرێک گرێبەستی نوێ، هاوچێشەی نوێ. لە ڕاستیدا کورد ئەگەر بتوانێت پرسی خۆی گرێبدا لە پرسە گەورە نێودەوڵەتیەکان و خۆی و ئەویتری خۆی باش بناسێ، یعنی خۆی بزانێ کورد چییە، خاوەنی چژی ئەو پۆلێتیکێکە، خۆی بزانێ خاوەنی چ کولتورێکە، پێگەی خۆی لە ڕابردوودا پرسی کورد وەکو پرسێکی نێودەوڵەتی خۆی باوەڕ بکە و پێی وانە بێ مافیوی تەنیا لە ئەو وڵاتە و لەو بەشەکەتەیدا دەژێت دەتوانێت چارەسەری بکە، بەڵکو جۆرێک گرێدانی پرسی کورد و کێشەی کورد لە کێشە نێودەوڵەتیەکان و نەتەوەیەک و باوەڕی بەوە هەبێ کە گەورەترین نەتەوەیەکی بێدەوڵەتە لە دنیا و دنیاش ئەو ڕۆ چاوی لێ دەکا و ژێوپۆلیتیکی کورد خەریکە بۆ جارێک یا ژێوەستراتیژی کورد لە ناو ژێوەستراتیژی وڵاتاندا جێی هەیە و خەریکە دەبێت بە پرسێکی نێودەوڵەتی، کەواتە ئێمە کە دەڵێن ژیرانەتر واتە ڕاگوێستنی کێشەکانی خۆت بۆ دەرەوە، پێناسەکردنی خۆت و ئەویتری خۆت. باسەکە باسێکی شوناسە، باسی هزرە، کورد وەکو کورد، لەلایەکی دیکەوە نەیاران و دژبەرانی کورد وەک خۆی ناسینی دوژمن وەکو دوژمن لەسەر یەک ڕێکخستنەوەی ناوماڵی کورد و بە عەقڵیەت و خوێندنەوەیەکی گەورەتر بە بەرچاوڕوونی بە هەبوونی مەستەر پلان و دیتنی دوورە دیمەن هەنگاونان بۆ نێو گۆڕەپانی گۆڕانە نێودەوڵەتیەکان، دوجار بۆ نێو گۆڕانە ناوچەیەکان، تا خوێندنەوەی خۆت لە چەمکەکان و لە پێناسەکان گەورەتر بێەوە خۆت و ئەویتری خۆت باشتر بناسی، دەتوانی باشتر کایە بکەی لە ناو کایە نێودەوڵەتی و ناوچەیەکاندا.
باشە کاک حەسەن زۆر جار لە ڕابردوودا پرسی کورد بە کێشەی کورد ناو دەبرا دەوترا کێشەی کورد بەڵام ئەم ساڵانی دواییدا دەوترێ کورد ینی سەرچاوەیەکە بۆ ئاشتی لە ناوچەکە ئیتر نابێ وەکو کێشە لە کورد بڕواندرێ بەڵکو وەکو سەرچاوەی ئاشتی لێ بڕواندرێ تۆ لەسەر ئەم دروشم و دەستەواژەیەکی دڵی من پێم وایە ئەوە کە باسی کورد بکرێ وەکو سەرچاوەی ئاشتی وەکو ناوچەیە کە بە یەکەوە ژیانی ئەزمون کردووە هەم لە باشوور هەم لە ڕۆژئاوا زۆر بەزەقی جۆرێک دەکرێ هەڵگری دوو لایەن بێ یەکیان ڕازیکردنی کورد بەوە کە هەر دوژمنانی بە قەد و باڵای هەڵبڵەن لایەک ئەزمونکردنی دێموکراسی و بە یەکەوە ژیان ئەو بەشە کە کورد ئەزمون دەکا کە تاکی کورد تاکێکی دموکراتە و بە عقلێتێکی دموکراتیک و بەدەسەڵاتێک کە سەرچاوە لە دموکراسی دەگرێ و لە جارنامەی مافی مرۆڤ و بە یەکەوە ژیان ئەزمون دەکا ئەو بەشەی باشە بەڵام بەشێکی دیکە ڕازیکردنی کورد بەوە کە تۆ دەتوانی بە یەکەوە ژیان ئەزمون بکەی لەگەڵ نەیارانێک کە داگیرکەری وڵاتەکەتن کە سەرچاوەی پشککردن و لە توکوتکردنی وڵاتەکەتن تۆ هەر دەتوانی هەڵبکەی من بە باشی نازانم جۆرێک بە فریودان و بە خۆڵ دەچاوکردنی نەتەوەی کوردی دەزانم من پێم وایە کورد پێش هەموو شتێک دەبی جەخت بکالەوە کە شایستێجەکانی خۆی وەرگێتەوە مافی خۆی وەرگێ ئەوەی کە مافێتی وەکو نەتەوە نەک وەکو ئەتنیکێک یا وەکو هۆزێکی چاو لێ بکرێ وەکو نەتەوەیە کە خاوەنی کولتوری غاڵبە لەو ناوچەیەوە ڕابردۆکەی لەباری کولتوریەوە لانی کەم دەگەڕێتەوە 12 ساڵ لەوەی پێش ئەگەر چی تا ئێستا بەڵگە مێژوویەکانەوەن پێ دەڵێن کە کورد کۆنتریشە لە خاوەنداری لە کولتوردا لە بەیەکەوە ژیاندا ئەگەر بۆ لە بیربرنەوە نەبێ بەڵکو بۆەوە بێ دوای وەی کورد قوارەی هەبوو و خاوەنی قوارەکەی خۆی بوو بەڵە بەیەکەوە ژیانیش باشە بەڵام بەو مەرجەی بەرامبەرەکەش باوەڕی بەوە هەبێ باشە کاک حەسەنیانی بەدیلی پێکەوە ژیان چییە؟ ئەگەر ئێمە بڕامان بە پێکەوە ژیان نەبێ یاخۆت پێ دوایەوە ئەوانی دیکەن وا دەکەن کە ئێمەش ئیتر بڕامان بە پێکەوە ژیان نەبێ ئای بەدیلی پێکەوە ژیان چییە؟ ئێمە بە شار بە دژایەتی بە ناکۆکی بە شێوی دەیبینەوە مافەکانمان بەدەست دێنین؟ من لام وایە بەرەنگاری باشترین بەرگریە لە دەستکەوتەکان من خۆم قەناعەتم وایە کە ناسیۆنالیزم کۆمەڵێک چەمک وە بنەمای هەم زیهنی هەنم عینی هەن کاتێک تۆ دەتوانی بەیەکەوە بژی کە قوارەکەت اعترافی پێکرا بێدانی پێدا بهێندرێ کەواتە بەیەکەوە ژیان بەمانە ئەوە نییە من مامەڵە بکەم لەسەر ژیۆپۆلیتیکی خۆم لەسەر ژێوە استراتیژی خۆم ئەگەر بەرامبەرەکەم اعترافی کردبەوە کە من هەم خاوەنی ئەو قوارم خاوەنی ئەو دەسەڵاتم ئەو کات بەیەکەوە ژیان گونجاوترین شتە بەڵام ئەگەر اعترافت پێ نەکرا من پێم وایە بەرەنگاری باشترین بەرگریە لە دەستکەوتەکان وە کورد ناچارە زۆرجار بە ناچاری یعنی زۆرجار شەڕ بۆ ئاشتیە زۆرجار بەرەنگاری بۆ ئەوەیە کە دانت پێدا بهێندرێ وەکوونەتەوەیەک کە خاوەنی ئەو کولتورەیە و خاوەنی ئەو قوارەیە کاتێک دانت پێدا هێندرا خۆت خاوەنی کیانێک بووی ئەو کات بەڵێ بەیەکەوە ژیان من پێم وایە سەرەتاکەی وێ خۆمان لەگەڵ یەکتر بە دروستی بژین ئەو جار لەگەڵ ئەوی تری خۆن من زۆرم باوەڕ بەوە هەیە کە کورد دەبی خۆی بناسێت جا دوجار ئەوی تری خۆی ناوماڵی خۆی ڕێک بخە ئەو جار ئەوی تری خۆی ئەوە بەمانای بەیەکەوە نەژیان نییە بەڵام شەڕیش هەمیشە ڕەت ناکرێتەوە زۆر جار بەرەنگاری وە شەڕ بۆ ئاشتیە وەکو ئەمەوە دەبینین لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئەو عقلیەتی نوێی کە ئێستا زاڵە بەسەر ئەمریکادا وەزیری بەرگری دەکەن بە وەزیری شەڕ نەک لەبەرەوەی شەڕخواز بن نەک لەبەرەوەی باوەڕیان بەبەیەکەوە ژیان نەبێ بەڵام زۆر جار شەڕ خۆی باشترین هاندەرە باشترین پاڵپشتە بۆ بەیەکەوە ژیان بەیەکەوە ژیان واتە من کاتێک دەتوانم دان بە مافی بەرامبەرەکەم دابێنم کە ئەویش دان بە مافی من دابێنێ کەواتە کورد زۆر زووە بە دروشمی بریقەدار واز لە مافی خۆی بێنێ یعنی بۆ بەیەکەوە ژیان پاشگەز بێتەوە لە مافەکانی خۆی بەڵام ئەگەر قوارەیەکی دان پێداهێنراوی هەبوو بەڵێ بەیەکەوە ژیان خصڵەتی مرۆڤی تێگەیشتووە
خصڵەتی مرۆڤی پێگەیشتووە و باوەڕ هەبوون بە جارنامەی مافی مرۆڤ واتە بەیەکەوە ژیانێک لەسەر پێناسە و قەوارەیەکی دروست و هەبوونی شوناسی نەتەوەی کەواتە بەیەکەوە ژیان نەخێر بەدیلی نییە بەڵام بەو مەرجەی بەرامبەر و ئەویتری ئێمەش باوەڕی بە بەیەکەوە ژیان هەبی. باشە دروشمی برایەتی گەلان ینی کورد زۆر بڕوای بەم دروشمەیە ئەمە برابین تەبابین کۆک بین لەگەڵ نەتەوەکانی تردا پێ دوایە نەتەوەکانی دیکە بڕواان بەم مەسلەی برایەتی گەلان هەیە. من لام وایە نەتەوەکانی دیکە ناتوانین بە یەک چاوچاولەکەین بەڵام نەتەوەکانی داگیرکەری نیشتیمانی کورد من لام وایە تورک و عەرەب و فارس باوەڕیان بە برایەتی نییە و ئەوە لە مێژوودا دەرکەوتووە هەر کاتێک دەسەڵاتیان هەبووە دەسەڵاتی خۆیان لە نەبوونی ئێمەدا دیتووە ئێمە ئەوەنەی کە باوەڕمان بە برایەتی نەبێ بە مەرجێک بەرامبەرەکە باوەڕی پێ بێ بەڵام من پێم وایە نەتەوەکانی داگیرکەری کوردستان باوەڕیان بە برایەتی نییە و ئەگەر ئێمەش برایەتی بکەین لەسەر ئەو ئەساسە کە ئەوان خاوەنی چارەنووسی ئێمە بن بە هەڵە چوینە کەواتە کاتێک باوەڕ بە برایەتی دەبێت کە داگیرکەرانی ئەو خاک و نیشتیمانە بزانن کە داگیرکەرن و باوەڕ بەوە بێنن کە دەبی ئاعتراف بە مافینەتەوەی و نیشتیمانی ئێمە بکەن. ینی پێ دوایە ئەگەر لێرە و لەوێ دان بە مافێکی ئێمەشدا بنێن وەکو کورد لە ناچاریە؟ من پێم وایە باوەڕیان پێی نییە بەڵام گۆڕانکاریە ناوچەی و نێودەوڵەتیەکان ئاراستەکەیان ئەوەیە کە جۆرێک لە 2023 تا 2030 قوارەی دنیا ئاراستەکەی بەرەو گۆڕانە ئاماژەکان ئەوە بەمە دەڵەن ئەوانیش بە جۆرێک خەریکن دان بەوە دابێنن کە نەتەوەکان لەو نەوچە بەیەکەوە دەژین بۆەوەی کە دەستێوەردانی دەرەچی نەبێ و لەلایەکی دیکەشەوە وەعی و وشیاری نەتەوەیی و نیشتیمانی لە نێو کوردیش بە تایبەت هەبوونی ئەو قوارەیە لە باشوور ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژ ئاوا خەریکن بێچم دەگرن و شقڵ دەگرن پرۆسەی ئاشتی لە باکوور کۆی ئەوان بەو قەناعەتە دەگەێنێ کە ئەگەر کورد نەبینن چاو بەسەر دیرۆکی خەباتی گەلی کووردا نەخشێنەوە بۆ جارێکی دیکە زۆر شت لە دەست دەدەن من باوەڕم وایە نەیارانی کورد باوەڕیان بە برایەتی نییە بەڵام لە ڕووی ناچاری ئێستا بۆەوەی کە زەخت و زۆری دەرەچی لەسەر خۆیان کەمکەنەوەوە جۆرێک شەقامی کوردی وەڕای گشتیش لە ناو کورد ڕازیکەن بە مافی تاکە کەسی بە مافی شارۆمەندی بەوەکە ئێوە خەڵکێکی باشن باوەڕتان بە یەکەوە ژیان هەیەەوە بە کەم ڕازیانکەن لەبەرەوە خەریکن ئەوە دەڵندەنا باوەڕ پێ هەبوون مانای ئەوەیە کە لانی کەم لە گشتپرسی دیاریکردنی مافی چارەنووس لە باشوور دەبوو پشتیان گرپات چ ڕوویدا دوای چەند ساڵ ئێستا بڵند باوەڕن پێیتی خۆ ئەگەر ئەو گۆرانە ڕوو بدا و نەیارانی ئێمە باوەڕیان بەوە هەبێ چێ بۆنی خوێن و قوربانی پێخۆشە کەواتە لە ڕاستیدا هیچ کەس بەوە ڕازی نییە ڕۆڵەکانی بکوژرێن یا ڕۆڵەی خەڵک بەدەستیوی بکوژرێ و خوێن و قوربانی یەکلایی کەرەوە بێ بەڵام ئەگەر نەیاران باوەڕیان بەوە هەبێ لانیکەم ئەو شتانە ناگوزەرێن کە ئەمە دەبینین مەسەلەن لە دادگای عالی عێراقیدا بە دژی کورد یا موچە بڕین بڕینی شایستەجیەکان یا لە هەر بەشێکی دیکەی لە کە کورد تێیدا دەژێ لە هەر کوێ کە باسی پرسی کورد کراوان هەموو یەک دەستن دژی بەرژەوەندی کورد بەڵە من باوەڕم وایە ئەوان باوەڕیان بەو برایەتیە نییە و ئەگەر ئێمەش بچینە ناو ئەو بازنەیە من لام وایە فریومان خواردووە بەڵام ئەگەر ڕۆژێک لە ڕۆژانەوان باوەڕیان پێبوو چ باشتر کەواتە ئێمە باوەڕمان بەبەیەکەوە ژیان هەیە بە مەرجێک بەرامبەرەکانیش دان بە ئێمە وەکو نەتەوە دابێنن نەک وەک هۆز و دان بە مافەکانی گەلی کورد دابێن و نیشتیمانی کورد و هێماکانی نەتەوەی لای ئێمە بە پیرۆز بزانن. باشە کاک حەسەن دۆخ و قۆناغەکە چۆن دەبینی هەندێک دەڵێن ئەمە دەرفەتی زێڕینی تێدایە بۆ کورد و کورد ڕەنگە زۆر کەم گەشت بێ بە دۆخ و قۆناغی وەها لە پارچەکانی دیکەی کوردستانیش پێ دوایە تۆش ینی ئەم دۆخە ئێستا کاتی زێڕینی کووردە؟ من لام وایە لەبەرەوەی کە ئاراستەی دنیاە ئاراستە نێودەوڵەتیەکە بەرەو ئەوەیە کە لە پشتێندەی جۆرج کەناندا پشتێندەیەکە لە ڕۆژهەڵاتی ئوروپاوە دەگرێت تا
ڕۆژهەڵاتی ترین بەشی دنیا لەو پشتێندەیەدا دەبی جەمسەری دەسەڵاتەکان جێگۆڕچێکیان بەسەردا هاتووە کە دەبی بگەڕێنەوە سەر سنوورەکانی خۆیان. من لام وایە لەو گەڵاڵە و پلەنی مەکیندەردا کە پشتێندەی جۆرج کەنان گۆڕانی بەسەردادێەوە هەمووی تێوە دەگلێت لە کێشەکاندا وە کورد هەمووەکە یعنی ژێوپۆلیتیکی کورد ڕێک لەسەر ئەو پشتێندەیەوە ئەو پشتێندە گۆڕانی بەسەردادێ ئەگەر چی کورد خۆی لە چاخی گۆڕانەکاندا نییە، بەڵام ژێوپۆلیتیکی کورد هێزی مرۆیی کورد وزەیەکە لە نیشتیمانە پیرۆزەکەی کوردستاندا هەیە، ئەوانە دەتوانن ڕێکخەری هەلێکی زێڕین بن بۆ کورد، بەڵام چەندەی دەکرێت هەلێکی زێڕین بێ ئەوەندەش دەکرێت جارێکی دیکە هەڕەشە بێ لەبەر دەوڵەمەندبوونی ژێوپۆلیتیکی کورد دەکرێت جارێکی دیکە تەماحی تێبکرێ. بەڵام لەسەر یەک من بە هەلێکی زێڕینی دەزانم، پێم وایە کورد ئەگەر لە 2023 تا 2030 نەتوانێت بە مافێک بگا ڕەنگە بۆ 100 ساڵی دیدووبارە مافەکانی پێشێل بکرێن و دەرفەتی ئەوە زێڕینی نێتەوە بەردەم، بەڵام وەک لە سەرتاوەدا ئەمەژەم پێکرد پێش هەموو شتێک کورد پێویستە لەباری هزرێەوە خۆی ئامادە بێ بۆ ئەو گۆڕانە وە خۆی هاوسەنجی نەتەوە بەختەوەرەکانی دنیاە ببینێ، خۆی لەباری هزرێەوە خۆی بەکەم نەزانێ. من پێم وایە ئەگەر هێزەکەی خۆی کۆکاتەوە سەریەک وە باوەڕی بەو هێزەی خۆی هەبێەوە نمونەی هەیە کەمە شەرمان لەگەڵ هێزی ڕەشپەرستی وەکو داعش کرد، کورد وە کورد توانی بە یەکەوە ژیان لە باشوور تاقیب کاتەوە و ئێستا بەخۆشیەوە دەبینی ناوماڵی کورد پێچەوانی وەی کە زۆر کەس بە خراپی دەبینی حتا لە باشوور من بە یەکدەست و یەک ڕنگ و باشی دەبینم، هەماهەنگی نیە و حیزبە سەرچیەکان هیوادارم لەوە پتر بێ و ئەگەر بتوانین ئەو هەلانە بقۆزینەوە حتا پرسی ئاشتی لە باکووریش کورد ئەو دەرفەتە بقۆزێتەوە، بەڵام منیش بە دەرفەتێکی زێڕینی دەزانم، بەڵام پێش هەموو شتێک خوێندنەوەی خۆی تێگەیشتنی خۆی لە مەسەلەکان و پرسی کورد ژێوپۆلیتیکی کورد و ژێوەستراتیژی کورد دیتن لە ناو هەموو هاوچێشە نێودەوڵەتیەکاندا کورد خۆی بەو قەناعەتە بگا کە خاوەنی مافە بەڵە هەلێکی زێڕینە، بەڵام ئەگەر خۆی بەکەم بزانێ وەڵا ڕەنگە گەورەترین دۆڕاوی ئەو سەدەیە بێ. زۆر بەڕێز کاک حەسەن واژی ڕووناکبیر، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان، سپاس بۆ خستنە ڕووی دید و تێڕوانینن. زۆر سپاس. خۆشەویستان، بەرمەتی و کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان ئەگەینەوە، کاتێک خۆش.